ئەمڕۆ خۆشحاڵین کە لێرین لە مزگەوتی گەورەی ڕانیە پرۆژەیەکی گەورەی خێرخوازی لە دەڤەری ڕاپەڕین دەکرێتەوانێ بە ناوی پرۆژەی خواردنگی خێرخوازی ڕاپەڕین لەلایەن بەڕێز سەرباز بەزنجی پارێزگاری لەندەن لامبس و کۆنسوڵی گشتی بەریتانیا کراوەتەوە هەروەها بە پاڵپشتی لایەنە ئیداری و کەساتیەکانی ئەم مەنتیقەیە. پرۆژەکە بە تەواوی پرۆژەیەکی خێرخوازیە مەبەست لێی پێدانی خواردنە بە هەزاران ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام لە مزگەوتی گەورەی ڕانیە شوێن ئامادە کراوە خواردنیش ئامادە دەکرێت خواردن دەدرێت بۆ کەسانی هەژار و کەم دەست و کرد کەم دەرامەت هەروەها بە ڕێبواران. پرۆژەکە ئەگەر خوای گەورە پاڵپشت بێ و بە پاڵپشتی خواپێداوان و خێرخوازان قەرار وایە پرۆژەکە بەردەوام بێ و تا هەتایی بێ. پرۆژەکە هیچ شەخصێک و لایەنێک و کەسێک نییە، پرۆژەکە هی هەموو خەڵکی کوردستانە، هی هەموو خەڵکی دەڤەری ڕاپەڕینە، هی هەر کەسێک کە پێی خۆشە خێر کات پێی خۆشە بەشدار بێ لەو خێرە نەبراوەیە لەو سەدەقە جاریەی کە خواردن بدرێت بە هەژاران، ئەگەر بە پارە هاوکار بێ، ئەگەر بە معنەوی هاوکار بێ، ئەگەر بە دوعای خێر هاوکار بێ، ئەگەر بە بەشداربوون لە لیژنەکانی سەرپەرشتی بەشدار بێ، خێرێکی گەورە و نەبراوەیە. پرۆژەکە کۆمەڵێک لیژنە سەرپەرشتی دەکەن، پێی دەگوترێت لیژنەی بۆردی بەڕێوەبردن. ئەو لیژنانە بۆ نمونە لیژنەی یاسایی، لیژنەی تەندروستی، لیژنەی ژمێریاری، لیژنەی ڕاگەاندن، کۆمەڵێک لیژنەی دەبێت. ئەو لیژنانە هەریەکان سەرپەرشتیار و جێگیر و کارگێڕی دەبێت. کاک سەرباز بەرزنجی پارێزگاری لەندەن لامبس کەوا ئەو بیرۆکەیە بۆ هاتوو ئەم دەڤەرەی هەڵبژاردووە خەڵکی ئەم دەڤەرەشە ئێمە دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی کارێکی گەورەی کردووە بە تایبەتی کە ئەم مزگەوتی هەڵبژاردووە مزگەوتی گەورە مزگەوتەکان لە هەر شوێنێک من ڕەمزن بۆ ئەو شوێنە بەڕاستی مزگەوتی گەورەش دایمە ناوەکەی بەخۆیەتی چۆن دەڵێ گەورەی هەموو ئەو شوێنانەیە کەوا ئەو شوێنی هەڵبژاردووە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات. ئەم کارانە بەڕاستی کارێکی گەورن هەر کەسێک بیکە ئەمە دەستخۆشی لێ دەکەین. الحەمدوللیلا خەڵکی کوردستان کوردی موسڵمان بەعام کوردێکی چۆن دەڵێ بەخشندەیە لەگەڵ ئەوەی کە موسڵمانە و کورد طبیعەتێکی سەخیشی هەیە بەخشندەیە. الحەمدوللا هەموو ناوچەکانی کوردستان هەموو پارێزگارەکان بەڵام بە تایبەتی ئەم دەڤەرەی ئێمە ڕاپەڕین سوپاس بۆ خوای گەورە لە ڕووی بەخشندەیەوە ناوبانگی تەواوی دەرکردووە. چەند ساڵە دەتوانم بڵێم یعنی خواردنگاکان مەطعەمەکان یعنی کڕیاریان کەم بووە لەبەرەوەی الحەمدوللا خەڵکی ئێمە میوان دۆستە دایمە خەڵکانێکی زۆری لەخۆ گرتووە جا فەقیر بوو بێ هەژار بوو بێ میوان بوو بێ ڕێبوار بە هەر کەسێک هات بێ بەپێی توانە لە خزمەتی دابووە تەنانەت لە مزگەوتەکانەوە خوڵقی کراوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەمڕۆ زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە خزمەتی ئێوەین بۆ پرۆژەیەکی خێرخوازیە. ئەو پرۆژە خێرخوازی ڕاستە ئێمە پێی هەستاوین بەڵام ناوەکەی ئێمە نیە، ناوی خواردنگەی خێرخوازی ڕاپەڕینە بۆی ئەو ناوەشمانداناوە کە هەموو خەڵکی ئەم دەڤەرە بەی خۆی بزانێ و لە ڕاستیشدا خەڵکی ئەو دەڤەرەیە خەڵکی ئەم دەڤەرە لە کۆنەوە بە میوان دۆستی ناسراون و ئەم پرۆژێش تەواوکەری ئەو لێگەسیەیە کە ئەو دەڤەرە پێی ناسراوە کە میوان دۆستی و خزمەتکردنی خەڵکی ئێرێ خەڵکی هەژارەکانە. بۆیە ئێمە سوپاسان دەکەین کە ئەمڕۆ لێرە ئامادەن پرۆژەی خواردنگەی خێرخوازی ڕاپەڕین بۆ ئامادەکردنی خواردن بۆ خەڵکی هەژار و نەدار و فەقیر لێرە. بەڵام ئەم پرۆژەیە ڕاستە ئێمە پێی هەستاین بە تەنیا بە ئێمە بەڕێوە ناچێ هەموو یەکێک لە ئێوە پێویستە هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی ئەو پرۆژەیە بڕواتە سەرێ خێرێکی نەبراوەیە بۆ دنیا و بۆ قیامەت. ئێمە پێمان خۆشحاڵ دەبین کە هەر کەسێک بە کەمترین بڕیش بێ بە 250 بێ بەشدار بێ لەو پرۆژەیە و لەو پرۆژەیە و خەڵکی زۆر بڕیاریان داوە کە بەشدار بن بەڵام کە بە 250 بەشدار بێ ئەگەر نەتوانی بە 250 بەشدار بێ پاڵپشتیەکی ڕۆحیمان بکەن دوعامان بۆ بکەن پشتگیریمان بکەن و ئەگەر نەتوانی بە مادی بەشداربی دەتوانی لە لیژنەی
بۆردی ڕاوێژکاری و ئیداریمان دەبێت پێمان خۆشە زۆرترین کەس لەو لیژنە ڕاوێژکاری و ئیداریە بەشدار بێ. Ensemble.